یاریگای زانکۆ لە شاری سلێمانی بووە مەیدان یاریەکی چارەنووسسازی کۆتا هەفتەی خولیانە پلێکەکانی کوردستان. سلێمانی میوانداری بازیانی کرد. یانی سلێمانی دەیەوێت دواتیری خۆی لە خولی پلەیەکەکان بە سەرکەوتی بهاوێژێت با ئاراستەی سەرکەوتنەوە بۆ خولی نایاب. بازیانیشمانەوەی لە خولەکەم سۆگەر کردووە. تایم یەکەم بافیکەی هەڵمەت حەیدەر دەستی پێ کرد و دوای تەنها 4 خولەک لە دەستپێکی یاری. سەفین عەلی گۆڵ یەکەمی بازیانی تۆمار کرد. 2 خولەک دوایە و گۆڵە. نابژیوان لەدانێکی سزای بۆ سلێمانی هەژمار کردو. شادمان سەباح سەرکەوتوانە جێبەجێی کرد و ئەنجامەکە یەکسان کردەوە. سلێمانی بە شوێن گۆڵی ئامان و زیاتر و پێشکەوتنی یاری دەگەڕێت. خولەکی 36 ئەحمەد خالد ئەو ئامانجی سلێمانی پێکا و گۆڵی دووەمی تۆمار کرد. پێش کۆتایی هاتنی تایم یەکەم محەممەد جەمال ئەنجامەکەی بۆ سلێمانی کردە 3 هێندە و ئەو تایمە کۆتایی هات. تایمی دوم دەستی پێکرد و لە سەرەتای و تایمە بازیان لە لێدانێکی ڕاستەوخۆ نزیک بوو لە کەمکردنەوەی ئەنجامەکە، بەڵام تۆپ دەرەوەی خانەی گۆڵی گرت. لا وەڵامدا سلێمانی لە خولێکی 65 لا ڕێگەی دانیاری ئیسماعیل بە لێدانێکی ڕاستەوخۆ گۆڵی چوارەمی تۆمار کرد. سلێمانی لە خولێکی 83 بە گۆڵێکی تری شادمان سەباح کۆتایی هێنا بە مانۆڕی گۆڵەکانی و بردنەوەیەکی گەورەی بەدەستێنا. سپاس بخوا ئەم هەفتەیە بە تەواوەتی خۆمان ئامادە کردبوو بۆ ئەم یاریە، چونکە ئەم یاریە مەسیریانی سلێمانی دیارەیە، بەڵام سپاس بۆ یاریزانەکان کە ئەو ئەرکەی کە پێمان نابن بە تایبەتی بۆ ئەم یاریە توانیان بە سەرکەوتی جێبەجێ بکەن. پشت بەخوای گەورە بۆ ئەم یاری تریژ ئامادە زیاتر خۆمان ئامادەکەین بۆی بتوانین ئەنجامی باشتر بەدەستبێنین. پیرۆزبانی لە ینی وەرشی سلێمانیەکەم، بەڵام ئەم ئارایە و ئەم ئاستی سەقافەی ریاضیمانە بە ئەوەنە نزم نەمێنێ. برام هەوڵ دەن یاری وەرشی کوردستان بەرەو پێش بین. بۆچی خیانەت لە کارەکەی خۆم بکەم؟ بۆچی یاریە فرۆشم؟ وەڵڵا پێم بکڕایە یاریزانمە بواە هەموو کوردستانش بارودۆخیانی وەرشی سلێمانی بازیان نەزانێ کە 11 یاریزان و 80 ڕۆژە بە 11 یاریزانەوە 57 ڕۆژە موچەمان وەرنەگرتە. ئەمە هەموو کێشەکان ئەمە عوزر نییە منەهێنمەوە، بەڵام بارودۆخی نادێکەوەیە. بەس بەڵام ئاستی سەقافەمان بگاتە ئەو ئاستە کە تەعن لە خیانەتی وەرزش بکەین. ئەوە کەسانێکەکەن کە زۆر زۆر بەداخەوە قسەی نامەوێ بینم زۆر زۆر بێنرخن. پەردەی شانۆیی یاریەکانی خولیانە پلێکەکانی کوردستان دادرایەوە. هەردوویانەی هەولێر و ڕانیە ڕاستەوخۆ سەرکەوتنیان بۆ ڕیزی نایابەکانی کوردستان مسۆگەر کرد. یانێ سلێمانیش هەرچەندە بردنەوەیکی گەورەی بەدەستێنا، بەڵام یاری پاشکۆ ئەنجام دەدات. ئەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.